ئێستا مێرەبانی باشەوە نیە؟ دەبینەماتە شم دێ؟ دیاڵڵا خۆشەویستان ئەو کەیسەیە بۆ گەنی ببوو ناو هەناوی بە جیاجە ڕۆیشتم هەموو خایان کردەوە پیسێکم هەم دێنە تەبیعی ژۆرێ پڕ بۆم کردیە ئەوە ها دەبینی ئەوە تەقی بووە ئەو دەبینی ئەوە جێی تەقینەکەیتی بۆ گەنی ببوو ئەو مندارە حرەکەی پێ نەدەکرا جوێ لێ پێ نەدەکرا هاتی ئێرفانە بە جوانی بە دڵسۆزی بە لێزانی ئەوە ڕێکە لە کۆرەکەی ئەها تەمەشاکە ئەو بۆ گەنی بوو بۆ گەنی دەبینە ڕێگەکەی ئەو ئێستا کە لێ دەگرم لێ دەبرم و لێ دەکەمەوە ئەو ئیش جوانی لە مێرەبانی خی گەورە تەوفیقماندا لە بە ئیشی جوان دوایەکە با قسەی بکەن بزانن ئەو مندارە سەنجانی هەبووە بزانە کوو بوو و چیلۆ کرایە ئەوە دەبینن ئەوە ڕێکە لە کۆرەکەیتی ئەوەیە ئیشی جوان لە مێرەبانی کەمدا زۆر خراپ بوو بەس هێدی ئەمنی خراپتر دەکرد ئینتیابی زیاد دەکرد دەیدا هەموو جەیەکەم دوایە بۆ گرێک ئینتیابەکە ژەخنەکە کرد کەس نەیدەتوانین عملیاتکە هەمیان دەیانگۆ ئەوە گرێ ناتوان عملیاتکە بەس ئەوە گرێک نەبوو ئینتیاب بوو هات نێرێک سین ئەوە عملیاتیان لۆ کرد زامن دەچمە مارێ زۆر باش ئەوڕۆ من ئاوم خواردی و پیسایشم کردی خۆشی لەو خەڵتەخانە و لە دکتۆر دلێرەکە ئەمژان نەما و دەچمە مارێ ڤای لە بۆ مێرەبان ئەحمەدی مەبەز ئەحمەد زۆر شڕ وەزعی زۆر خراپ بوو هەر زۆر بێسحەد بوو هەر ئەومان لۆ نەدەکرد من لێ زۆر لەگریان لەسەری زۆر بێسحەد بوو بەس ماشەڵڵا وەچی نامانە ئێرە هاتووە کرد چاوت پێ کە خوا خێر بنووسی هاتێ جیانی وت بڕۆن داخلی بکەن ئەم لێستە دێمە جیانی بەسەرعی هاتی عملیاتەکەت لۆ کرد ڕەحمەت لە داک و بابەت زۆر ماندی بپێەوە ئەوانەی بەشداری دەکەن هەر کەسێک دەستی لەگەڵ خێرەیدایە خوا خێری بنووسی ئینشاڵڵا هەموو کەسەکیان خەستەخانەی مێرەبانی ماشەڵڵا حیسابی لێلۆ هەم فەقیر و هەژاران خوایە ئینشاڵڵا خوای گەورە هەزار هەندێکیان بداتێ خوا خێرەوان بنووسی کە بەشداریان کردە کە بەشداریش دەکەن ئینشاڵڵا دێتەوە ڕێیان دەستان خۆش بێ عەمەلیاتتان لۆ کرد خوای گەورە بێتەوە ڕێتان ئەحمەد وەزعی زۆر خراپ بوو بیدایەتەکەی زگسوور و شانەوەی نەمانزانێ ئەوەیە داخلمان کرد بەنزی لێ دەرا چۆ بم بەنزی هینایانە دەرێ گوتیان ناکرێ عەمەلیاتە گوتیان نابی بکرێ دکتۆرمان گۆڕی دیسان هە گوتی نابی عەمەلیاتە بکرێتن ئەو عەمەلیاتە زۆر گەورەیە ناکرێتن هاتیەکان دکتۆر دلێری ئەو عەمەلیاتە لێ کردی خوا خێری بنووسی الحەمدوللا نەزاحەتی هینایە لۆ پارەژیش ناکات هەبە خۆش 300,000 دا بەزان لە سعرەکەی دەستیان خۆشبی مارتان ئاوە ئەحمەدمان هینا وەزعی زۆر خراپ بوو کاک دکتۆر هاتە دەرێدا قورفەی عەمەلیاتی گوتی بی بەنژ سەرێ ئەمن بێم عەمەلیاتە دەکەن ئیشەک ئەو شمانۆ تەواو کرد هات بەخۆم قسەم لەگەری کرد گوتم کاک دکتۆر شتێکی وایە گوتی عەمەلیاتی قورس ئێستا ئەمە دەیکەن ئینشاڵڵا گوتم نسمێنە زع گوتی خوای گەورە شافیە خوای گەورە شیفا دەدا گوتم بڕۆ بیبکە هەتەمای خوای گەورە زۆر بێسەعات بوو نەیدەتوانی بڕوا ماشەڵڵا هەر خوار بوو زۆر وەزعی زۆر خراپ بوو چەند عیلازمان دەهێنا دکتۆرمان دەگۆڕی هەر ئیسفادەینەوە یعنی زۆر خراپتر دەبوو ئێستا الحەمدوللا زۆر باشە دەستان خۆش بیت وەڵی تقریبان هەفتەک زیاتر ئەو هابوو هەتا عەمەلیاتکرا ئێستا زۆر باشە لە خوای بەزیادی زۆر خراپ بوو هەفتەشی وەزعی دوو جار داخلمان کرد هەر ئیسفادەی نەبوو دەستی و کەسانە خۆشببیکەوە بە کەمترین شت هاوکاری و خەستخانەی دەکەن دەستیان خۆشببی خوای گەورە پاداشتیان بداتەوە ماشەڵڵا لێبی خەستەخانەشی زۆر خاوێنە زۆر ئیسفادەمان دەکردیان ماشەڵڵا لێبی نەخێرەمە لەبەر هەرزانی نەهاتی نەبەرە تو هاتی ڕاستی گوتیان دکتۆر دلێر زۆر حەزمی بینەکەنەتو چکان گۆم دیتیە و لە زۆر ئەوان لە بەرنامانە زۆر جیانە گۆم دیتیە و هاتیمە خۆشحاڵمە گۆم دی لێکوانە دەستان خۆشبی نەمارێ فکرم نەکردەوە بچمەکە دکتۆر دلێری ژانێکی زۆرم لێ بوو یەکەمدا بەس هاتمە ئێرە ئەمنیان داخل کرد لۆ 3 ڕۆژە دوایە ئاوشتیان لە قەلبم کرد هێدی ژانەکە بەری دەداوم دوایە ئەمنیان بردە عەمەلیاتی دوایە ئەوە سۆڵەکە ئەوە لە یەکەم نانی ئەوە ئینتیابەکە هاتە دەرێ و ئێستا ئێستا چاک چاکیەوە بەڵێ ئێستا چ دەریاتوو
دەستخۆشی لە میهرەبانی ئێستا مێرەبانی باشەوە نیە بە دەبی نەمازە شم دێ دیاڵڵا عمری دیرێژ بە حەز لێ بێ دکتۆر ئەوجا ببێ بێ دکتۆر ئەوجا عملیات دەکەی والا یارمەتی خەرچە دەی تأكيد وعدي بياوان كابق قرب قيم دري وعدي بياوان وعدي بياوان كل عالم دبيني هذا يقول لي بدري خصو وعد الداع طو الحمد لله حتى عمليات الجزر قولي له كرابو لا خويا بزياد بشكرني خويا قولي لكن خويا قولي توفيقي دايم بلي داكو با ما خوش كرد استا بزانم داكي چەند دڵی خۆشە ان شاء الله والله زۆر دڵم خۆشە ڕەحمەتەداک باب ان شاء الله چەند دڵی خۆشە زۆر دڵم خۆشە ڕەحمەتەداک بابت بێ خوا خێر بنویسی ان شاء الله کەیفی دنیایمانە زۆر ئەوە بین قەدەم ماچکا بۆچی ئەحمەد ماینەیرە دەستەکانت خۆش بە ڕەحمەتەداک بابت بێ مهربانی بەردەوامە لە دڵخۆشکردنی ان شاء الله میهرەبانی دڵسۆزی و لێزانی